ئەم کاتتان باش گرنگترین مانشێت و هەواڵی ڕۆژنامە جیهانیەکانتان پێشکەش دەکەم. وەزیری پێشووی دەرەوەی فەرەنسا بێرنارد کۆشنەر لە چاوپێکەوتنێکیدا لەگەڵ کەناڵی CNN ڕایگەیاند کە هەفتەی داهاتوو سەرۆکی فەرەنسا و سەرۆکی ئەمریکا تاوتوی هێزێکی سەربازی هاوبەش دەکەن بۆ شەڕی دژ بە داعش. دواتر ڕۆژنامە نووسەکەی CNN دەڵێت مەبەستت هێزی زەمینیە. کۆشنەر لە وەڵامدا دەڵێت نەخێر، مەبەستم هێزی زەمینی نییە بەو شێوەیە، بەڵکو مەبەستم هێزێکە کە هاوکاری هێزێکی زەمینی بکەن کە بوونیان هەیە. و دواتر لە درێژەی قسەکانیدا کۆشنەر دەڵێت ئەو هێزە سەربازیە زەمینەش هێزە کوردیەکانی سووریا و عێراقن کە کاری باش دەکەن. لە ماوەی ڕابردوودا شارۆچکەی شنگالیان ئازاد کرد، هەروەها کۆبانەی کە بەداخەوە ئێمە هاوکاری کوردمان نەکردیایدا و ئەمریکا کردی. کۆشنەر ئاماژەی بۆ ئەوە کردووە کە هێزی زەمینی هەر هەبووە کە مەبەستی هێزە کوردیەکانە و ئێمە دەبێت پاڵپشتیان بکەین کە کلیلی سەرەکین لە شەڕی داعشدا، دەبێت بە هەموو شێوەیەک هاوکاریان بکەین کە شەڕی دژی ئەو بکوژانە داعش دەکەن. هەروەها لە ماڵپەڕی ئۆبسێرڤەر بەڵاو کراوەتەوە هیلاری کلینتۆن کاندیدی سەرۆکاتی ئەمریکا وەزیری دەرەوەی پێشووی ئەمریکا استراتیژێتی خۆی بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش ئاشکرا کرد. کلینتۆن کوردەکانی بە جەنگاوەرانی کورد ناوبردووە و وتوێتی پێویستە بەغدا هێزە سونیەکان و جەنگاوەرانی کورد پەرچەک بکات. کلینتۆن وتوێتی بەغدا پێویستە ئەوە قبول بکات پێی خۆش بێت کە هێزە کوردیەکان و سونیەکان پەرچەک بکات. ئەگەر نەیکات ئەوە ئێمە لەگەڵ هاوپەیمانەکانماندا عەرەبە سونەکان و کوردەکان پەرچەک دەکەین. کلینتۆن جەختی لەسەر ئەوە کردوتەوە کە تورکیا پێویستە بۆمبارانکردنی هێزە کوردیەکان لە عێراق و سووریا ڕاگرێت و نەهێڵێت چەکدارانی بیانی بچنە ئەو وڵاتانەوە لە ڕێگەی سنوورەکانەوە. هەروەها لە وۆڵ ستریت جۆرناڵی ئەمریکی بەڵاو کراوەتەوە ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا یاسایەک دەردەکات بۆ ڕێگری لە کۆچی بێقەید و شەرتی پەناخوازە سووریەکان. ئەم یاسایە وەکو کاردانەوەیەک دوای هێرشەکانی پاریس بە پێی یاساکە داوا لە FBI دەکرێت بۆ ئەوەی بە دوواداچوون بکات بۆ باگراوەند و ڕابردووی پەناخوازە سووریەکان. نزیکەی 40 ئەندامی دیموکراتەکانیش هاتنە ڕێزی پشتیوانیکردن لەو پرۆژەی کۆماریەکان لە ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا. بارک ئۆباما لە پێشووتر هەڕەشەی بەکارهێنانی ڤیتۆی کردبوو لە دەرچوونی هەر یاسایەک کە ڕێگری لە گەیشتنی پەناخوازانی زیاتری سووری و عێراقی بکات. هەروەها لە دەیلی سەباح بەڵاو کراوەتەوە بە پێی راپۆرتێکی جیاوازی جێندەری لە سەرتاسەری جیهاندا کە لەلایەن کۆڕبەندی ئابووری جیهانیەوە ئامادەکراوە تاوەکو زیاتر لە 100 ساڵی دیکە و بە دیاریکراوی لە ساڵی 2133دا جیاوازی نێوان پیاوان و ژنان هەردەمێنێتەوە بە پێی لێکۆڵینەوەکە کە چەند بارێکی جیاوازی گرتوتەوە. وڵاتانی ئیسکەندەنافی زۆرترین هەوڵی خۆیان خستۆتە گەر بۆ نەهێشتنی جیاوازی جێندەری لە نێوان ژنان و پیاواندا. جێگەی سەرنجە ڕواندا کە لە 64 پەرلەمانتارانی ژنن لە پێشەوەی بەڕێتانیا و ئەمریکا دێت. پرگەی ڕۆژنامەوانی پێشکەشکردن هەرشاد.